دوور لە ڕق لۆجیکیانە بابێنەوە بکەی قسە و باس بکەی. هێزێک ناوی پارتی دیموکراتی کوردستانە بانگەشە دەکە دەڵێ ئەمە قبوڵمان نییە بە دیزاینی ئێران بچینە هەڵبژار. ئامە تو بالله ئەگەر منطقیش نییە هەرچەندە هەرایەکەی پارتی لۆ دووشتە ترسی لەوەی هەیە بتە لە هێزی یەکەمەوە بدۆڕێ. دوو کورسی مەسرور بارزانی لە دەست بدا کە وەقلایەن کفرە ئەوەن داوێ هەر مەسرور بێ، بەڵام وەرە سەیریکە دیزاینەکەی قبوڵ نییە. بەڵام دەرگا بە دەرگای لە شیعان دەدا لە بەریان دەپارڕێتەوە دەستنە ئێران بڕوا بکەن داوای لە ئێران کردیە وەرەقەی سپیدلۆ ئیمزا دەکەین بەس لەو ئەسمەی قوتارمان بکە. ڕێبوار کەریموەلی کە لە خەتی نێچی نزیکە ئەڵێ تەسلیمی ئیرادەی ئێران بووە چییە بەس هەڵبژاردن ئەو جارەی نەکرێ پارتی لەو ئەسمەی قوتار بکری. باز لە بانگەشەی نیشتیمانی و نەتەوەی ئیش دەکات. کاتە چۆش